ژینگەیەکی هێمن و گونجاو، وردبوونەوە و تێڕامان، پشتگیری و سەرکەوتن، جوڵە و وەرزش و گەشە. خاوێنی و تەندروستی و فێربوون. ژەمی تەندروست و گونجاو. ئیتیک و فێربوونی ڕیز و ڕێز. سفرەی دەستەجەمعی و پێکەوەیی. لە پێناو پەیداکردنی وزەی ڕۆژانە. پشوو وەرگرتنی هێمنانە و پەروەردەیانە بە یاریەجەستەیەکان. دوای هەموو ئەمانە خوێندن و ئامادەیی تەواو بۆ فێربوون بە کاری پێکەوەیی و لەژێر چاودێری و ڕێنمایی مامۆستا بەتوانەکانمان. هەموو ئەمانە لە ڕۆژێکی خوێندنی قوتابخانەی مارگرێتی ناحکومی دەبینیت. مارگرێت هیوایەک بۆ ئایندەی منداڵەکانتان.